هێزەکانی پێشمەرگە بەردەوام قەڵغانی پاراستنی پێکهاتەکانی خورماتون لە هەر پەلامەر و مەرامێکی تێرۆریستیدا بۆ تێکدانی ئارامی ئەم شارە پێشمەرگە ڕێگەی نەداوە هەڕەشە لەسەر ژیانی دانیشتوانی خورمات و دروست بێت. لێرانە هێزی پێشمەرگە توانیتی زۆر بەباشی داعش تێک بشێنێ، خەڵکی دووزیش پێشمەرگە خۆبەخشەکانی دووزیش زۆر هاوکاری پێشمەرگە بووینە، زۆر ئازایانە بوێرانە هاوکاری پێشمەرگەیان کردیا. دڵنیانەکەمەوە لێرانە هەتا پێشمەرگە لێرانەیە خەڵکەکە بە ئاسوودەیی بەبێ مشکیلە ئەتوانی ژیان بەسەربات و هیچ کەس ناتوانێت بستێک لە برێم شوێنەکانی پێشمەرگە بگری. تا هێزی پێشمەرگە و تا ئەو پێشمەرگە قارەمانن لەوێ بن خەڵکی دڵنیاکەینەوە کە ئەوانە هیچ کاریگەرێکی نابێ و ئەو هێرشانە ناتوانن بستێک لەو خاکانە یا بستێک بێنە پێش بۆ سەر سەنگەرەکانی هێزی پێشمەرگە و هیچ کاریگەریەکی نابێ سەبارەت بە ئاڵۆزی یا تێکدانی ڕەوشی ئەمنی لە ناو شاری دووس خورماتوە. ئێرە ناو سەنتەری شاری خورماتووە جوڵەی شەقام و هاوڵاتیان ئاسایی و ئارامە، ئەگەرچی هەندێک جار تێرۆریستانی داعش لە هەلێک دەگەڕێن کەم ئارامیە تێک بدەن، بەڵام پێشمەرگە ئەو دەرگایی بەڕوودا داخستون. تێکشکاندنی دوایین پەلاماریشان کە لە سنووری زەرگەوە بوو دڵنیایی زیاتری بە هاوڵاتیان بەخشی. الحەمدوللا وەزع دوو زۆر ئارامە باشە لەخواوە زیاتر تا هێزی پێشمەرگە بێت هیچ هێزێک و هیچ لایەنێک ناتوانێت پەلاماری دروست بدات. دووس باشە. هێزی پێشمەرگە هێزێکی پاڵەوانە پشتمان پێی قایمە، هەموو خەڵکی دووزێ بە پشتی هێزی پێشمەرگە قایمە. پەلامارە تێرۆریستیەکانی داعش بۆ سەر سەنگەرەکانی پێشمەرگە و مەرامی تێکدانی ئۆقرەی هاوڵاتیان لە خورماتوودا بەردەوام لەلایەن پێشمەرگەوە تێکشکێنراوە. ئەم پەیامە گوزارشتە لەوەی پێشمەرگە ئامادەیە بە خوێن کوردستان بپارێزێت. سامان کەریم، کورد سات نیوز، خورماتوو.